هەنار و هەنجیر کە هەمومان لە کوردستان لەگەڵیان گەورە بووین، لە ئەمریکا هەموو ژینگەیەک شیاو نییە بۆ ڕواندنیان. بەڵام لەو شوێنەی واشنتنی پایتەخت کەش و هەوایەکی زۆر لەباریان بۆ دابین کراوە. ئێرە باخچەی ڕووەکناسی ئەمریکایە لە واشنتن. 206 ساڵ لەمەوبەر لەلایەن حکوومەتی ئەمریکاوە دامەزراوە وەکو مۆزەخانەیەکی ڕووەکی بۆ نمایشکردنی هەزاران ڕووەک لە سەرانسەری جیهاندا. لە نێوانیاندا ئەو ڕووەکانە هەن کە لە کوردستان دەڕوێن. نزیکەی 45,000 ڕووەکمان لە سەرانسەری جیهاندا کۆ کردووەتەوە و لێرە نمایشیان دەکەین بە ئامانجی جەختکردنەوە لەسەر گرنگی ڕووەک لە ژیانی مرۆڤدا. ژوورێکمان هەیە تایبەتە بە بژاردەی ڕووەکەکانی هەرێمی دەریای ناوەڕاست و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەشێکی سەرەکی باخچەکە پێک هاتووە لە خانوویەکی گەورەی شوشە. هەر ژوورێکی ژینگەیەکی بۆ دابینکراوە کە لەگەڵ ڕووەکەکانی ناوچەیەکی جیهاندا گونجاوە. بۆ نمونە ڕووەکەکانی بیابان. لەم ژوورەدا ئەو ڕووەکانە کۆکراونەتەوە کە مێژوویان دەگەڕێتەوە بۆ 150 ملیۆن ساڵ لەمەوبەر، واتە سەردەمی دایناسۆرەکان. لەو کاتەدا ڕووەک هێشتا توانای گوڵدەرکردنی نەبووە. لە باخچەکەدا ئەو ڕووەکانەش هەن کە بەشێکی گرنگی خواردنی ئێمە پێک دەهێنن، بەڵام ڕەنگە زۆر ئاشنای شێوازیان نەبین. بۆ نمونە ئەمە بریتیە لە دارچین. جگە لە بەکارهێنانی توێکڵی دارەکە لە ناوچە، لە هەندێک کلتوردا گەڵاکانیشی دەکرێن بە چا. ئەم ڕووەکە هەڵواسراوە بریتیە لە ڤانێلا، ژینگە سروشتەکەی لە مەکسیک و ئەمریکای ناوەڕاستدایە. ئەمە بریتیە لە قاوەی عەرەبی. ئەم ڕووەکە بچکۆلانەیەش چایە، ژینگەی سەرەکی بریتیە لە وڵاتی چین. یەکێک لە کارەکانی ئێمە لێکۆڵینەوەیە لە پێداویستی ڕووەکەکانی ناوچەکانی ئێوە. پرۆژەی باخچەی ڕووەکناسی لەم شێوەیە بۆ ناوچەی ئێوە گرنگە، چونکە ئەگەر ڕووەکتان هەبێت کە دەگمەن بێت یان مەترسی لەسەر بێت، دەتوانن لە ڕێگەی باخچەی ڕووەکناسی یان زاکۆکان هەڵسەنگانی پێویستکەن بۆ پاراستنیان. باخچەی ڕووەکناسی ئەمریکا ڕاستەخۆ لەلایەن کۆنگرێسی ئەمریکاوە سەرپەرشتی دەکرێت و بودجەی بۆ تەرخانکراوە. ساڵانە زیاتر لە ملیۆنێک گەشتیار سەردانی دەکەن. جۆرج واشنتن کە سەرۆکی یەکەمی ئەمریکا بوو لە ساڵانی 1790ەکان پێشنیاری ئەم پرۆژەیە کرد. ئەو پێی وابوو ڕووەک و کشتوکاڵ پایەیەکی گرنگن بۆ بنیادنانی وڵاتێکی سەرکەوتوو. ڕێکار حسێن، دەنگی ئەمریکا، واشنتن.